بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان پارێزگاری کەرکووک سەردانی ئەمریکا دەکات و ڕای دەگەێنێت کاتیەوە هاتووە کەرکووک لە عێراق زیابێتەوە. نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک کە ئێستا بە سەردانێک لە ئەمریکا ڕای دەگەێنێت کاتیەوە هاتووە کەرکووک لە بەغداد جیابێتەوە و لەلایەکی ترە حکوومەتی عێراقی داوا دەکات ئەو کەسانەی ماوەی 30 ساڵە لە کەرکووک نیشتەجێن ناسنامەی شارەکەیان پێ بدرێت. سەرۆکی لیژنەی ئەمنی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش ئەو بورارەی بەغداد بە گۆڕینی دیمۆگرافیای کەرکووک دەزانێت. بە میواندارێک لە بەڕێزان ئازاد جەباری ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و سەرۆکی لیژنەی ئەمنی هەروە ئاواد محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تاوتویان پرسە دەکەین لە ئەستۆدۆی سەرەکی. دواتریش لە ڕێگەی تەلەفۆنەوە شاخەوەن عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. دووبارە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانم سوپاس بۆ ئامادەبوونتان کاک ئاوادەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرنجی بەڕێستان لەسەر سەردانی پارێزگاری کەرکووک بۆ ئەمریکا چییە و تا چەندێک ئێوەکو ئەندامانی ئەنجومەن ئاگاداری ئەو سەردانە ئەنی ئەم سەردانانە ڕوئەدەن ینی ڕەنگە لە ساڵێکە چەند جارێک بەڕێز پارێزگار سەردانی دەروەی عێراق بکات مەرجنی ینی ئەو سەردانانە بە ئاگاداری ئەنجومەنی پارێزگا بێ ینی بەشێکیان بەشێکە لە چالاکیەکانی خۆی کە هیکات و هەنێک تریشی ینی پەیوەندی بە ئەجندا و داوەتوانەوە هەیە بە حقیقت من هیچ زانیاریەکی وردم نییە لەسەر ئەجندای سەردانەکە و مەبەستەکانی بەڵێ ینی پێشتر پارێزگاری کەرکووک کاتێک سەردانی دەرەوەی وڵات دەکات بە پێی یاسا نابێت ڕاویش لەگەڵ ئەنجومەنی پارێزگا بکات نا مەرجنیە ینی هیچ تەقیێکیان نییە کە بڵێ بەو شێوەیە بێت ئەو سەرۆکی دەسەڵاتی جێبەجێکردنە لە کەرکووک ئەنی ڕئیسی وحدە ئیداریە ئەوە بەشێکە لە مەهامی خۆی زۆر باش ئێمەش چەندین جار وەکو ئەنجومەن دەیان سەردانی دەرەوەمان کردو بەڵام بە پارێزگامان نەوتوە زۆر باش ئیسبارەت بە پەیوەندی ئەنجومەنی پارێزگا و پارێزگاری کەرکووک پەیوەندیەکە چۆن پەیوەندیەکانی تا حدێک جۆرێک لەسەر بەخۆی پێوە دیارە ینی دایمەن واستەکەی کە ئەنجومەنی پارێزگا لە چوارچێوەی دەسەڵاتەکانی خۆیان کارەکات و پارێزگا و چوارچێوەی دەسەڵاتەکانی خۆی بەڵام بە تاکید لە ڕێگەی جانەکانەوە هەماهەنگی هەیە بە تایبەتیش لەسەر ئاستی سەرۆکاتی ئەنجومەن و پارێزگار بە تاکید ینی بەردەوام عێلاقەیەکی وەکو چۆن دەڵێ هەیە دینامیکی هەیە ئیداری هەیە کە ڕاوێژکردن و گۆڕینەوەی پرسەکانە بە تایبەتەوەی کە پێویست بە
ڕۆڵی ئەنجومەن بکات لە پارێزگاوە دەمە ئیشێکی ئیداری ینی تا لەسەر ڕاهاتوینێت چەندین ساڵ بەڵام تێپەڕانی دەسەڵاتەکان لە هەردوولاوە بۆ نمونە ئەو دەسەڵاتی و پێشێر بکەمیش دەسەڵاتی و پێشێر بکات من بڕوا ناکەم بەو زەقیە بێت ینی چونکە ئەنجومەن بەس کوردیتیانی ئەنجومەن تورکمان و عەرەبیشی تا نەمان بیستوە ئێستا کە بە شێوەیەکی ئاشکرا باستەوە کرابێت کە تجاوز لەسەر دەسەڵاتی هیچ لایەنێک زۆر باش کاگازە دەگەر بێمە لای بەڕێزت سەرنجی بەڕێز سەبارەت بە سەدانەکەی پارێزگاری کەرکووک بۆ ئەمریکاسیە پاشانیش ئایا پەیوەندی نێوان ئەنجومەنی پارێزگا و پارێزگاری کەرکووک پەیوەندێکی دۆستانە یاخود تا ئێستا بەپێی یاسا ئێوە هیچ کاتێک بانکێشتان کردووە لە بیستوان کردو لەسەر هەر پرسێک بانکێشتی پارێزگاری کەرکووکتان کردووە زۆر سپاس وەکو کاکاوات فەرمووی سەردانی بەردەوامی هەیە دکتۆر بە حکمی لە ئەمریکا ئەژێت و سەردانەکان بەڵام لە سەردانەکانیان بەرپرسەکان نەبینیە زۆر جار لە گەڕانەوەی دانیشتنەکەی نێما وەکو لەجنەی ئەمنی دانشباسی هەموو خاڵەکانەکە و کە کۆمەڵێک کۆبنەوە بووە ئیجابی بووە بە تایبەتیش تەسریحەکەی ئەم دوایی تۆزێک کۆکو گۆمێکی من بەردێکی تێفڕەدەی شڵقانی وەزعەکان شتێکی من تەمەنامە کە تەسریحەکەی لە عێراقەوە بواە کەوا کەرکووک بدرێتە لۆیەکە کاتیەوە هاتووە بەڵێ مادەی 140 نەگەیشتە هیچ دەرەنجامێ لەبەرەوەی حکوومەتی ناوەت جددی نییە بۆ جێبەجێکردنەکەی و تەنانەت ڕەنگە لە بیریانیش نەمابێ کەوا هەموو مافەکانی کورد لە چوارچەوەی مادەی 140 لە خۆی بینێتەوە لەگە حکوومەتی ناوەندا بڕەپارەیشی کە جزئێکە لەو بەشە گەورەیە ئەویش جێبەجێ نەکرا و ڕاگیراوە ئێستا تا حەدێک لەبەرەوە ئەمە چی ئەگەر فشارێکیش بێ هەر باشە و لە لایەکی تریشەوە ئەمە شتێکی باشە کەەوە بدرێتە دەمی هەرێمەوە چونکی کۆمەڵی دیعاە کرا کەوا دکتۆر وتێتی کەرکووک بێتە هەرێمێ ئەمە شتێکی باشە ئەوە ڕەدێکە بۆ ئەوەی لەبەرەوەی کەرکووک بەشێکی دانەبراوە لە هەرێم بەشێکی ئەوەیە کەوا باوکو با پیرانمان بەو ئاواتەوە بوونکەوە یەکلاکردنەوەی چارەنووسی کەرکووک و شەڕیان کرد لە سەری 50 ساڵ زیاترە لەبەرەوە تەسریحەکانی ئەمە شتێکی باشە وە پەیوەندی ئەنجومەن لەگەڵ جەنابی پارێزگای ئێمە ئەنجومەنێکی تەشریعین ئەنجومەنێکین چاودێرین چاودێری پرۆژەکانە و قەتداری نەبووەکەوە ئێمە بچین و فعلن ئەوە جەناب شیاگەدارە کاکاوات هەموو حەز بە تەخەسوسی خۆی تەوزیعکرێت بەڵام تا ئێستا لێ پرسیینتان لێ کردوە لە هیچ کاتێک مەسەلەن ئێوە بە ئەرکی چاودێری خۆتە هەستاون بەرامبەر پارێز ئێمە هەچ خەرێک هەبێ لە پرۆژەکانە هەچەندیسە پرۆژە نییە و ساڵێکە پرۆژەش نییە بەڵام سەردانی دایرەکان بەردەوامە تەخم بەنسبەت منەوە مەراکزی شورتە و جێگاکانی تر جنسیە و ئەو بەڕێوبەری پۆلیس و ئەوانە بە بەردەوامی سەردانەکەین بەڵدانەوەسمە بوو کە پارێزگار بانکەن بۆ داژنێکی تایبەتی ئەنجومەن لەسەر پرۆژەکان لەسەر مەسلەی بوو جێلێ پرسیینەوە لەگەڵ بکەن وڵا زۆر جار بانکراوە بۆ کۆمەڵە شێت بەڵام معاونەکەی خۆی عەلی حەمادی یان ڕاکان سعید هاتووە فعلەن خۆی نەهاتووە ئەوەی کە بەڕێزت وتت سەبارەت بۆی کە ینی لێدوانەکەی ئایا گرژی دروستکردنە پێکاتەکانی کەرکووک ئەوڕۆی کە لە ئەمریکا باسی کرد و کاتیەوە هاتووە کەرکووک لە عێراق جابێتەوە نەخێر نەوەڵە هەر کەسی خۆیان لەسەر عقیدەی خۆیان ماونەتەوە هیچ تەسیری لیان نەکرد ئەو هەڵەیە کە کورد تووشی بووەوە بووکەوە نوویست برا عەرەبەکان و تورکمانەکان بە هەموو شێوەیە کە بێرنێ لای خۆمان و دەبدەن بەڵام وەکو خۆیان و لە موقفی خۆیانەوە هیچ جوولەیەکیان نەکرد بەڵام بڕیاردەر لەسەر کەرکووک لەسەر ئەرزی عێراقا بێ باشترە و تەسریحە نەکو لە ئەمریکا بێ بۆچی فەرقی چیەگەر فەرقەکەی وەیە ئێمە کۆمەڵێ خەڵکمانەیە نێزیکبوونەوەیەکەیە لە بینی ئێمە ئەوانە ڕەنگە قەنەعەتیان شوا بێت لەگەڵ کووردا بژێن وەکو نزیکبوونەوە لەگەڵ کێ هەیە ئێستا ینی برا تورکمان برا عەرەبەکان خۆمەڵی حەز لە سەرکەوتنی کوردەکان و حەزەکەن لەگەڵ بە تایبەت هێزی پێشمەرگا ئەو شتانەی کردووە ئەم ماوەیانە قەنەعەتێکی زۆریان بەو خەڵکە هەیە کەوا ئەگەر پێشمەرگە نەبوایە داعش وەکو مووسڵ و وەکو شوێنەکانی تر کەرکووکشی داگیر باس دەکەم کاگاوتڕی جناب لەسەرەوەی کە دکتۆر نەجمەدی بازۆ کاتی هاتووە کە
کەرکووک لە عێراق من طبعا سپاسی تۆکەم کە بەشێک نەقل کراو لە دەقە ئینگلیزیەکان و بەردەسە ئەمەی کە دەڵێ بم شوێ دەڵێ کەرکووک needs to get away from Baghdad ناڵێت جیابێتەوە دەڵێ کەرکووک پێویستی وەیە کە لە بەغداد دوورکەوێتەوە فەرق هەیە لەوەی کە بەڵام لە مانشێتەکەی ئەمە کراوەتە بین کەوانەوە ینی ئەمە کۆتیشینێکی دقیقە ئەوەندەش من بەڕێز پارێزگار بناسم ئەوەندەش کە شارەزای مستەوای سیاسی بم کەسێک ناتوانێت بڵێت جابێتەوە لە بەغا چکە هیچ شتێک نییە نە بنەمایەکی دەستوری نە قانونی نە شەرعی پارێزگایەک لە عێراق جابێتەوە پارێزگا لە عێراق جا نابێتەوە هەرێمیش جا نابێتەوە جابوونەوە لە عێراق نییە شتێک بۆ منتقە نییە بەڵام دوورکەوتنەوە لە بەغا هەیە سا هەرێمی کوردستان لە بەغا دوورە وەکو حلە نزیکە بابل عێراق هەرێم دوورە بە حکمی مرکزیت لا مرکزیەتێکی پیادە کردو لە چوارچەوەی فیدرالیزمە وای کردووە کە اعتیماد لەسەر بەغا دابەزێنێ بۆ زۆر کەم بەڵام محافەزات تاکو ئێساکە اعتیمادیان لەسەر بەغایە کەرکووک لە بابل و بەسرا و هەرێمی کوردستانیش دوورترە بۆ چونکە لە ڕووی جوغرافی و لە ڕووی ئەوەی عێراق یا پارێزگایە کە بە یاسای 21 بۆ ساڵی 2010 پارێزگاکان دەسەڵاتەکانیان پیاداکەن یا هەرێمە ئێمە هەرێمێکمانێک کە سێ پارێزگایتیایە 15 پارێزگای ترماوەتەوە بەغای لێ دەرکە کە نابێت هەرێم بێ هەر بە قانونی پارێزگاکان حکمەکرێ ئەو پارێزگایانەی تر کەرکووک کێشە ئەوەی هەیە کە تاکو ئێستاکە وەزارەتی و حکومەتی وەزارەتی اتحادیەکان و حکومەتی عێراق و بەشێک لە دەسەڵاتی تەشریعی دەڵێن کەرکووک ئەسڵەن بۆی نییە یاسای 21 پیادە بکات کە لامەرکزیەتی بەهێزتری مالی و ئیداری ئەدا بە محافەزەکان و بۆی نییە ئەو هەشت وەزارەتە خەدیمی کە هەموو سەلاحیەتی و کادر و میزانیان نەخلەکرێ بۆ پارێزگاکان بۆ کەرکووک نییە معنای لێرە تۆ بەرغوبنێکی دەستوری قانونی کەوتویتە دووری بتێو نەتوێ لە ڕووی پیادەکردنی دەسەڵات و سەلاحیاتەوە دووری لەبەرەوە تۆ کە دووریبی دەبێت احتیمال بکەیتە سەر خۆت دەبێ وا بکەی کە پیادەی هەنێک دەسەڵات بکەی کە زەروریە بیکەی علاقی بەوە نییە یعنی حکومەت بودجەت ناداتێ حکومەت هاوکاری جێبەجێکردنی مادەی 140 ناکە کە ئەرکەکەی لەسەر توێیە حکومەت هاوکاری سەربازیت ناکات بە تایبەتی لە شەڕی داعشدا حکومەت عەسەبی اقتصادیت کە نەوتەکەیە بەو شوێ ماوە لەگەڵاکات ئەی بڕێ ئەوەندە بەشێ باشە لە حاڵەتی هاتۆ چیەکەی لە حاڵەتی هاتەوە بیر لەوە بکەیتەوە کە ئەم سەلاحیاتانە بە شەرعیەتی خەڵک بە شەرعیەتی ئەنجومەن پیادە بکەی من خۆم لە دوا دیدارم لەگەڵ بەڕێز پارێزگار پێم گوتووتمە یەکێک لە سەرچاوەکانی لە سەڵاتی تۆ و سەلاحیاتانێک کە ئەنجومەنە داتێ ئەمە دەستور واڵێ من وا ناڵێم ینی مادەی 122 لە دەستوری عێراقی دەڵێ پارێزگار سەرۆکی دەسەڵاتی بڵێن تێبەجێکردن دەسەڵاتێکی بدەنێت کە پێ باشکە ئەتوانین سێ دەسەڵاتی بدەینە توانین دەسەڵاتی بدەینێ کە ڕستدی واتە چاودێری داهاتە ناوخۆیەکان بکە و بگەڕە بە دوای سەرچاوی داهاتی نوێ و کارمان لەسەر کردووە ئێستا حالیان یاسا دەرەکەی ئەوەمان کردووە فەرەزان یەکێک لەوانە تەفعیلکردن بەکارخستنی نظامی باج بەگەڕخستنی نظامی ئوجوری کارەبا و ئاو بەگەڕخستنی هەنێک حتا مەسەلەی هاتنە ناوەی ئۆتۆمبیلی بار هەڵگر ینی کۆمەڵێکشت حتا پارەوەرگرتن لەو ئیستثماراتانەی کە لە کەرکووک دەکرێت و ژینکە تێکەدا تەفعیلمان نەکردووە ئەمە سەرچاوی داهاتە و بتوانین لەم سەرچاوی داهاتە بەشی خۆمان ببین ینی ئەو بەشە بێت چکە حکومەت ئێستاکە بە تەسەوەری خۆم من معلوماتی دقیقت پێ ناڵێم بەڵام بە تەسەوەری خۆم لە 120 بۆ 25 لە کۆی ئەو میزانی ئەنێرێ بۆ کەرکووک کە پێویستێتی کەویش تەنیا بریتە لە چی لە موچە و بەشێکی کەم لە نەسری دەوایر ئیستثمار نەماە وڵاتەیە پرۆژە نەماوە هیچ شتێک تەواو بووە ئەمە یەکێکە لەو سەلاحیەتانەی کەمەلی سامی بداتێت زۆر باشە باسی وەکتی کەوەکو ئەنجومەن دەتوانن چەند دەسەڵات بدەن پارێزگار یاسا پێمان دەڵێت چەندین دەسەڵات هەیە کە لە بواری مالی و ئیداریایە ئێمە دەسەڵاتی سیاسی نەت پێمان نەداوە تاکو ئێستاکە خۆی داوای نەکردووە ئەنی تاکو ئێستاکە پارێزگار ئەی من ئاخر جار کە چاوم پێکەوت من ئەوم بۆ دەرکەوت کە
ئێمە و ئەو دوو تێڕوان و هەڵوێستی جیاوازەیە لە بین مەجلیس و محافەزە بەرامبەر ببەخات چۆن مەجلیس بە کۆی ئەغلبیەی دەنگ نەکۆ بە ئەغلبیەی مطلقی دەنگ بەڕیاریدا نظامی داخلی خۆی لەسەر قانونی 21 دابنێ و کار بکە بۆ دەرکردنی چەند یاسایەکی ناوخۆی بۆی داون دەستگاکانمان ئامادە بن بۆ یاسای 21 بەبێ ئەوی جێبدەین ئەوەی چێ ناڕازیە بەڵام لەسەر ئاسی محافەزە پارێزگا بە پێچوانەوە پارێزگا هیچ شتێک ناتوانێت بک بۆ چونکە وەزارەتەکان پێڵێن تۆ مەشمول نی بۆی ئێستا لە هەموو کاتێک زەروری ترە هەردوو جوودەکە یەک بگرێ هەم جوودی مەجلیس و هەم جوودی پارێزگا هەردوو دەسەڵاتی ڕقابی تەشریعی لەگەڵ تەنفیزی یەک بگرێ بۆی بە هەڵوێستێکی موحەدەوە دەربچین چ لە محکەمەی اتحادی بێ چی بە بەڕاری خۆمان بێت بەڵێ زۆر باشە دوات تەگرم و لای دووبارە سندیارە کاک شاخەوان عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق بەڕێزیان لە کەرکووکەوە لەگەڵمانە کاک شاخەوان سڵاو لێبێ سوپاس بۆ بەشداریت دەمەوێت سەرنجی بەڕێز تامزانی سەبارەت بە دۆخی ئێستای شاری کەرکووک و بەتایبەت ئەو پەیوەندیەکانی نێوان حکوومەتی عێراق و شاری کەرکووک یاخۆ ئەو گرفتانێکی ئێستا دیارکردنەوە گرفتانێک کە لە شاری کەرکووک تووشا وڵاتیان بوو بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتانەوە بۆ بینەرانی پەیام دیارە ئەوەی هەیە لە کەرکووک لە ئێستا ڕەوشی کەرکووک ئاساییەوە لە دوایین ئۆپەراسیۆنە کە ئۆپەراسیۆنی ئازادکردنەوەی بەشیر بوو بە جۆرێک مەترسیەکان لە پارێزگای کەرکووک دوورخراونەوە لە ئێستا هیچ مەترسیەک لەسەر دانیشتوانی کەرکووک نەماوە چ لە باشوور یاخود باشووری ڕۆژئاوای کەرکووک بۆیە ئەوەی کە هەیە لە ناو شارە دەستگاندەکان کاری خۆیانەکەن و لە دەرەوەش پێشمەرگە توانیوێتی ڕێگر بێ لە بەردەمەوەی تیرۆریستانی داعش بیانوێ کەرکووک لە هەر مەترسیەک بپارێزن بۆی وەزعەکە ئارامە لە ئێستایە بەڵێ سەبارەت بە وەزعی خەڵک لە کەرکووک و گرفتانەی کە ئێستا دروست بووە لە بەهۆی ئاڵۆزی پەیوەندیەکانی مەسەلەن دوورکەوتنەوەی کەرکووک لە بەغداد دیارە ئەو بابەتەی کە باز دەکرێت گوایە تەفسیحێکی بەڕێز دکتۆر نەجمەدین کەریمە لەسەر ئەو مەسەلەیە ئێمە هەر لە بیدایە شەوتومانە وەزعی کەرکووک لە ڕووی یاساییەوە و لە ڕووی دیفاکۆ لە ڕووی واقعەوە لەگەڵ پێش 96 فەرقێکی هەیە بۆی کە لە دوای 96 کەرکووک بە هێزەکانی پێشمەرگە پارێزراوە و ئەگەر پێشمەرگە نەبووە و ناوچانەش وەکو مووسڵ و ئەنبار دەکەون ژێر دەسەڵاتی داعشەوە بۆیە هەم سەرکردایەتی سیاسی کرد و تەواوی لایەنەکان لەسەرەوە متفقن کە وەزعی کەرکووک لە ئێستا لە خۆناغێکی ترایەوە دەبێت حکوومەتی مرکزیشدان بۆ واقعەدا بنێ و ئەو واقعی کە ئێستا هەیە قبولی بکات دەبێت تەعاملکردن لەگەڵ کەرکووکە وەکو پارێزگاکانی تری عێراق نەبێ بەڵکو دەبێت تایبەتمەندیەکی پێ بدرێت لە ماوەی ڕابردووە حکوومەتی عێراقی سزای خەڵکی کەرکووکی داوە لە پای ئەوەی کە نێنێشتۆ پارێزگاکەیان کەوێتە دەست داعش بەوەی کە کۆمەڵە فەرمانگەی ڕاستەوخۆ بەڕێوەبەری فەرمانەکانی لە بەغداد وەڕێ بەبێ حسابکردن بۆ ئەنجومەن بۆ پارێزگا کۆمەڵێک لە ئەفسەرانی ئێمە لە کەرکووک دوورخستەوە بۆ بەغدا و بۆ ناوەڕاست بۆیە ئەم فشارانی بەغدا وای کردووە نەناردنی پارەی پەترۆدۆلاری 2015 و 2016 لە 2013 تا 2016 هەموو ئەمانەوای کردووە کەرکووک و ئەنجومەنی پارێزگا بێنە قەناعەتێک کە دەبێ بە شێوەیەکی تر تەعامل لەگەڵ بەغدا بکرد جۆرە فشارێک دروستکە یا ئەوە تا امتیازات و حقوقی خەڵک بنێرێ یاوە تا دەبێت لەگەڵ بەغدای بەڕاستیەک لای بکرێتەوە بەڵێ زۆر باشە بەڵام ئەو کاری چیە کە بەڕێز بازۆکی کە حکوومەتی عێراقی لە بری پاراش خەڵکی کەرکووکی سزاداوە ئەنی بەڕێز بازۆکە پێویستە تایبەتمەندی پێ بدرێ بەڵام ئایا و دەسەڵاتانی کە پێشتر بە پارێزگاکاندرا ئایا بۆ کەرکووکی لێ بەربێشکرا یاخود بۆچی مەسەن وەزیرە کوردەکان یاخود نوێنەرانی کورد لەو بارەوە لە بەغداد هەڵوێستیان نەبوو یاخود فشاریان دروست نەکردووە بەڵێ ئێمە فشارمان دروست کردووە من خۆم ئامادەی ئەو کۆبوونەوە بوومەکردنەوەی پارێزگای کەرکووک و بە ئامادەبوونی پارێزگای کەرکووک ئێمە لەوێ لە بەغدا کۆبوونەوەیەکمان کرد لە ماڵی جێگری سەرۆکی پەرلەمان و لەوێ بڕیاری ئەوەماندا کە کەرکووک نابێ هیچ ئیسtisنایەکی بۆ بکرێ و یەک ڕۆژ دوای کۆبوونەوەکەی ئێمە لە بەغدا کۆبوونەوەیەک لە ئەنجومەن نێنەران سازدرا دیسان تێداگیری کرا کە بەوە هیچ بربەستێک نییە لە بەردەم ئەوەی کە بابەتی دا مرکزی ئیداری بە پارێزگای کەرکووکیش بدرێ و لەسەر ئەوەش متفق بووینەوە بۆ معلوماتی جەنابتان لەدوای ئەوەی کە ئەو بڕیارە چۆتە بواری جێبەجێکردنەوە کەرکووک ئۆتۆماتیکیان خۆی هەنگاوی ناوە و بڕیارەکەی جێبەجێ کردووە بەڵام بربەستەکان زیاتر ئەگەر هەبن بربەستی سیاسین بۆ نمونە
لە مەسەلەی ناردنی پەترۆ دۆلار یا مستحقاتی جوتیارانی کەرکووک لە پەترۆ دۆلار بەفرە لەگەڵ کەرکووک فەرقێکی زۆری هەیە لە مەوزعی جوتیارانی ئێمە 27 میلیارد دیرارمان لە فشار لەگەڵ وەزیری داراییە تەرخان کرد بۆ کەرکووک 2000 بینیمان نەفی پارێزگاکانی تری جنوبی کرد بۆیە دەبێت بەجددی چۆن هەرێمی کوردستان دەڵێت دانیشتن دەکەن لەگەڵ بەغدا و ئەم جارە بە شێوەیەکی تر قساکەین دەبێت کەرکووکیش حدێک بۆ بەغدا دابناوە بۆ تەسەڕفاتە تاگرەوەکانی بەغدا لە بەرامبەر خەڵکی کەرکووک دابنرێ. زۆر باشە کاک شاخەوان دوا پرسیارم بۆ بەڕێستان سەبارەت بە مەسەلەی ئەوەیە کە وەزارەتی ناوخۆی عێراق داوای کردووە و کەسانی کە بۆ ماوەی 3 ساڵە لە کەرکووک نیشتەجێن ناسنامەی شاری کەرکووکیان پێ بدرێت. ئێوەکو لیژنی ئاسایش و بەرگری ینی زانیاریتان هەیە ئەم بڕیاری وەزارەتی ناوخۆی عێراق بۆ چییە؟ نەخێر زانیاریمان نییە بەڵام ئەو بڕیارێکی ئامە بەڵام هەر بڕیارێک دەربچێت ناتوانێت لە سەروی دەستورۆ بێ بەس مەوزعی کەرکووک و ناوچانی لە دەروی هەرێمی کوردستان خازان بۆ دەستورکەواتە هەر بڕیارێک دەربچێت پێچەوانەی دەستوری عێراق بێ باتڵە پێش ئەوەی کە لەدایکەوە لێرە ئاز بۆ هەموو فەرمانگەکانی کەرکووک چووە لەبەرەوەی ئەو قەرارە تەعاروز دەکات لەسەر جێبەجێکردنی ماتی 140 ئەو بابەتە بەشێکە لە بەشی تەطبیق ئاساییکردنەوە بۆیە بابەتی نفوذگۆڕین تەنها بۆ ئەوانەیە کە کەرکووک بەجێدێن لە عەرەبە هاوردەکان بۆ هیچ کارێکی پێ ناکرێ و لە کەرکووک ئەو بڕیارە جێبەجێ ناکرێت. بەڵا بەرز کاک شاخەوان عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە کەرکووکەوە لەگەڵ سپاس بۆ بەشداریتان. کاک ئازاد دەگەێت بڕێم و لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی ئەوە دەوەی کە باسی دوو تێڕوانی جیاواز لە نێوان ئەنجومەن و پارێزگار بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغداد بۆچی تاکەوێستە تێڕوانینێکی یەکگرتوونیە؟ من وابزانم کاکاوات دوای نەوت بۆ ئەو مۆزوعی باسی دوو تێڕوانی جیاوازی فعلەن دوو ئستافەیە دوو ستافەیە وەکو ئەوان ئستافی خۆشیانێ و ئێمەش سەرۆکی ئەنجومەن و کۆ من لە دەسەڵاتەکانەوە باسەکەم کاکاوات باسیەوەی کردکەوە لەبەرەوەی کەرکووک ڕەنگە دەوڵەمەندی بێ و نەوتی هەبێ ئەوە کۆمەڵی دەسەڵاتی نادرێتێ بەڵام من وایە زانم ئەمە سیاسیە مەوزوعەکە سیاسیە بەسرەش وەکو ئێمە وایە هەموو شتێکی تایە بەڵام بۆ دەسەڵاتە بدرێتە ئەو بە خەڵکی کەرومە باش ئێستا بۆی ڕوون بێنی بەغداد کام دەسەڵاتی داوەتە پارێزگاکان دیکە نەیداوە بە کەرکووک هێشتا ئەوە بە بەرنامەیە کە کاتێک یەکێ لە پارێزگەکان ئەڵێ ئێمە ئامادەکاریمانتیایە بۆ دوو وەزارەت یان سێ وەزارەت ئەو دەسەڵاتە شۆڕ بێتەوە جێبەجێکرێ بەڵام کەرکووک ڕاگیراوە تەجمیدە هەرچەنە ئێماوانە کۆبنەوەکانەکەین چەنەها وەرشەی کارمان کردووە لە ئەولێر و شوێنەکان تر بەڵام من خۆم کتابێکم خوێنەوە ئاگداری دایرێک کشتتوکاریان کردو دەڵێ کەرکووک شمول ناکات بەم دەسەڵاتە بە مانای کەلیما دوو تێڕوانینەکەی ئەنجومەنی پارێزگا و پارێزگار بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغداد وەڵڵاهی من وازانم ئێمە کەرکووکەکان یەک تێڕانمانەیە ڕەنگە لە کۆمەڵە شتا بۆچوونی جامان هەبێ ئەوش بۆ دەوڵەمەندکردنی شەکانە بەڵام ئێمە بەرامبەر بەغدا یەک تۆڕانمانەیەکەوە ئێمە فرامۆش کردووە لە هەموو ڕێکەوە ئێمە ڕوبەڕووی جەبهەیەکی گەورەی تێرۆریستانی داعش بووینەت تاوەکیستا هەماهنگ نەبووە لەگەڵمانە هاوکاریمانی نەکردووە نەوتەکەی ڕاگردووە بوجەکە نانێرێ بوجەکە بە ئاگامان لێ سلفاداتە شارەکانی تر بەسرەیە نەجەفە کەربەلایە بە ملیارات ئێمە ئاوا ڕاگیراوین تەنانەت ناتوانین پرۆژەیە بکەین و کە وەختێ نەوتەکەش لەلایەن هەرێمەوە ڕات ئەوە دوو سێ مانگە بەرنمەیان داناکەوە برێک لەو پترۆ دۆلارەکە بدرێتە کەرکووک بەڵام بە هیچ ناگا لەبەرەوەی ئێمە کۆمپانیای پاکردنەوە ناو شار پارەی لەسەرمانە کارەبایی کە بە پارایی کڕین ملیارێک و قسوود پارەیە ئەوە هەمووی پێویستی بە میزانی هەیە تەرخان بکرێ لەبەرەوەی زۆری قەرزە لەسەر کەرکووک و ئێمە وەکو کاکاوات وتی کاتێک کە خاستن عەبادی وتی داهاتی شارەکانتان بۆ خۆتان بێت لەم زروفە دەسەڵاتێکی زۆرمان داوەتە کە مەمارەسەی ئەوە بکە لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە کە ئێمە لەگەڵ ئەحمەد ئیسماعیلە ڕێککەوتین پارەمان نییە شای کۆمپانیەکەی ئەو لە بەرامبەرە ئێمە نەوتی ڕەشی بدەینێ ئەو بتوانێت کارەباکە بۆ مادابینکە و لە کۆمنەوەکەش کاکاوە دەزانێمە دەنگمان بۆی داوەکە ئەگەر ئەمانەمان کردووە ئێمە ئەو دەست لە پێناو کەرکووکە هەرچی دەسەڵاتێک وێ ئیدێنێ بتوانێت مەزدەری داهات
پیا بکە بۆی لەو مەزەقەی کەوا کە کوک و مشارەکانی عێراقی تایە ڕزگاری زۆر باشەوەی کە ئێستا حکوومەتی عێراقی ئایا موچەی فەرمانبەرانی کەرکوک دەنێرێت یاخود ئەو بجەی کە نانێرێت بریتە لە چی کە کاریگەری خراپی لەسەر کەرکوک دروست کردووە ئەو بجەیە کەوا پێڵێن بجەی پرۆژەکانە پرۆژەی خەدەمیە پرۆژەکانە ئەمانە هەمووی پرۆژەی استراتیجیمانەیە چەند ساڵ کە پرۆژەیەک تەواو نابێت 200 ساڵانە گەرێ بەش مخەسە بکرێت پرۆژە هەموو پرۆژەی ڕاگیراوە لە کەرکووکە میزانی تەشغیلی دێ میزانی سیسماری نێت بەس تەشغیلەکەیە بۆ دەوائرەکانە و ئەو داهاتش کەس نێرە دەستکاری بکە ئەو داهاتەی کەوا دەوایرەکان بەلەدەیە ئەو قافە چۆنە هەموویە گەڕایە گەرە بچوایە بۆ حکوومەتی ناوەند ئیلا ئێمە ئێستا وامان کرد کەوا تەشریح بکەین ئێستا داهاتە خۆیەکانەوەی کە دەگەڕێتەوە بۆ بەغداد ئێستا داهاتنەوامان کردووە پاش ڕۆزامەندی عەبادی کە ئیشوکارەکان بڕوێن لە هەموو شارەکانە ئێمەشی پێوە کە داهاتەکان بدرێت بۆ سەرفی ڕۆژانەی ئیشوکارەکانی پارێزگاکان ئێمە لەوە دەستکراوە بووینەوە بڕیارمان داوە بۆ نمونە پارە تەرخانکردن بۆ پاکردنەوەی شار مەبلغێک تەرخان کراوە لەگەڵ پێشتر لەگەڵ ئاوا شتێک هەبوو بەڵام کەم بوو ئێستا کە کراوەتە $2 $3 لە پێناو شارەکە ئەمانە هەیە و پرۆژەی ترمان بەدەسەوەیە چینە و چی ئەوانە هەمووی ئێمە دەنگمان داوە لەسەری و تەخویری جەنابی پارێزگامان کردو کە وشانە زۆر باشە کاگاوە سپارت بە موچایی ئەو هەموو چەخۆرانی کەرکوک لەسەر حکوومەتی عێراقن تەمان ئەوەی کە لە کەرکوک بێ لەسەر عێراق بەڵام هەشمانێک ینی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان چەندە ژمارەیانەوەوانە وڵی من ئەحسایکی دقیقنا لە بینی 25 بۆ 30,000 کەسە بن ئەوانە موچیان دووە کەوتەوە لە هەرێمی کوردستان بەتاکیت بەڵی سەبارەت بە مەسەلەی نردنی پترۆدۆلار مەسەلەی پترۆدۆلار 3 ساڵە ڕاوەستاوە میزانیە 2 ساڵ زیاتر لە ڕاوەستاوە چکە لە 2014 شتێکی کەم هاتووە پیا بڵێن چکە تا مانگی 6 تۆزێک هێنە بەڵام دوایی نەهاتە قەتا بووە ئەمە ئەو ئەزەمانیمانێ بەس من لەمێ ڕوونکردنێک لەسەر ئەو دوو هەڵوێستە بدەن بەڵی کە خەڵک ڕای ڕوون بێ ینی کێشەی دەسەڵاتی تەنفیزی لە کەرکوک کێشەی پارێزگار چییە؟ ئەوەیە کە هەمیشە وەزارەتەکان ڕێگر ئەبن لە پیادەکردین دەسەڵاتەکانی بە تایبەتیش دوو کەس یەکیشیان دکتۆر تورهان المفتی کە پێشتر وەزیری کاروباری پارێزگاکان بوو ئەم پیاوە زوو بەیادی پارێزگاری هێنێتەوە کە کەرکوک مشمول نییە بە یاسای ژمارە 21 و مادەی 45 کە تایبەتە بە گواستنەوەی هەموو سەلاحیاتەکانی 8 وەزارەت ینی بەلەدیات سەحات تربیە ئەشغاڵ بەرکە لەگەڵ بەلەدیاتە ڕاضە و شەباب زراعانی ئەمە زۆرە ئەو ئەڵێت تۆ مەشمول نی دوێمی نیشان ئەمین عامی مەجلیسی وەزەرایە هیچێکێک لەمانە لە مۆقعەکانین شەرحی دەستور بکەن هیچێکێک لەمانە لە مۆقعەکانین فەصلی مەسەلەیەکی قانونی بکەن یعنی ئەگەر من قبولم بوو ئەگەر دایرەی قانونی وەزارەت دوای بووتایە نەک وەزیرێک وا بڵێ چونکە وەزیرەکە و پارێزگاریش لە یەک سڵتەی تەنفیزیان لە عێراق ئەوەی کە ئەم کێشەیە کێشەی ئەساسیەتی کێشەی هەرێ ئەنی مەجلس و محافەزەیە پێکەوە بۆ چونکە یاسای 21 یاسایەک نییە بەس بۆ محافظ و یاسایەک بۆ مەجلس لە دەستوری عێراقیە حکووماتی مەحەلی یعنی مەجلس و محافظە ئێمە وەکوم مەجلس هیچ کێشەیەکمان تا کوێستاکەلەوە نەبووە کە وا کار بکەین کە مەشمولیت بە 21 چونکە مەبدەی مەجلس چییە؟ مەبدەی مەجلس ئێمە بە 21 کارەکەین چێ پێی وایە هەڵێ بڕاتانی بکە برادرانی خۆمان لە تورکمان و لە عەرب فرسەتمان دانێ وتمان بڕۆن ئێمە ئەو نظام داخلیمان بە 21 داناوە کە تۆ نظام داخلی 21 دانەی ینی هەموو دەسەڵاتەکانت بە جورەی نظام داخلی لە مادەی حوتی قانونەکە دەرەکەی فەرقی لەگەڵ دەسەڵاتی هیچ پارێزگای کەستانی نەکرد بۆ چونکە هەموو گەیشتنەوە قەنەعەتی فراوانبوونی دەسەڵاتی مەجلس و محافەزە لە کەرکوک لە ڕووی داراییەوە لە ڕووی ئیداریەوە هیچ زەرێک ناگەێنێ بە خەڵک بەعکس خزمەتیشان زۆر باشەوەی کە بەڕێزوتە ئێستا ئەمەی ئێستاکە دێمە سەری ئەوەیە کە کێشەکە چڕ بۆتەوە لە دەستبەستنی دەسەڵاتی تەنفیزی یعنی تۆ وا بکەی
پارێزگار ناتوانێت مۆزەف تەعیینکە، ناتوانێت تحکم بە دایرەکانەوە بکە، ناتوانێت بۆ نمونە میزانیەکە باجەکان کۆکاتەوە تحکم بە ئیدارەداتەوە بکە، بۆ چکە پێڵێن تۆ مەشمولی اینجا ئێمە بڕیارێکیان وەکو خۆمان تەرحمان کردەوە وەکو مەجلیس ئەویش ئەوەیە کە ئێمە لە دوا سەردانمان بۆ دایرەکان من ئەوەی پۆت باسەکەم هی دوێنەیە کە سەردانی فەرمانگەکانمان کردووە لەگەڵ سەرۆکی ئەنجومەن بۆ وەکالەت باسیۆمان کردووە کە دەبێ ئەم پرسە چارەسەر بکرێ. کەرکووک ئەگەر بە یاسای 21 مەشمول نییە ئەی بەچی مەشمولە بە هەفتاویەک ئڵغا کراوەوە ئەی بەچی مەشمولە، یعنی نابێت تۆ پارێزگایەکتە بێ هیچ وەزعێتێکی قانونی نەبێ، کە وەزعێتی قانونی نەبێ پارێزگایەک وەکو پارێزگا معنای وایە ئەبێ بڕیار بدا لەسەر مستەقبەلی خۆی. زۆر باش ئێستا بە کورتی ئەو کێشەی پترۆدۆلار کە پرۆژەکان وەستاوە مەسەرن پەرپەدانی پارێزگاکان، یعنی ئێستا ئەو دەسەڵاتن کە بە ڕز دوتە ئەگەر ئەنجومەنی پارێزگا بیدات بە پارێزگاری کەرکووک ئەو کێشانە کەمتر دەبێت داومانە و دووسێشتیشی کردووە و دوا بڕیار ئەوە بوو کە ڕێژەیەکی زۆر کەم لە پارە بخێنە سەر و جووری کارەبا کە خۆی قانونەکەی هەیە بەڵام کۆ ناکرا جیبایە ناکرا. بۆ نمونە ئەوە هینە چونکە ئێمە بەڕاستی لە هەموو دنیاە نییە ئێمە ساڵانە بای 7 ملیار دینار بۆ نمونە 5 ساڵ نەزانات ینی کارەبا بکڕین بە بەلاش بدەین بە خەڵک. ئەم سیستمە نەبا، یعنی ئەو مستەسمرە کە کارەباداتە کەرکووک 100 مێگاوات تێداتێ یا زیاتر بە پارای داتێ. ئێمە پارەکە لە چی دەداهاتی پترۆدۆلار ئەماندا ئێ باشە، بەڵام مواتن هاوڵاتی ئەبێ هەر هیچ نەبیێت نیوی ئەو مەبلەغە لە شێوەی ئوجوری کارەبا بداتەوە. ئێمە چیەکەین ئەم قانونمان تەفعیل کردووە و بە تاکید بەردەوامی شەبین، بەڵام بەو مەرجەی کە ئەرک نەبێ لەسەر بارگرانی نەبێ لەسەر باری دارایی خەڵک. زۆر باشە کاگازە سەبار بووی تەنها حکوومەتی عێراق شاری کەرکووکی پەرایۆز قسوویە خۆت ئەم پەرایۆزستنەوەی حکوومەتی هەرێمیشەوە هەیە. ئەوە خۆ هینەکەی بەغدا عەلەنیە و باشکرای کات لە هەموو ڕوێکەوە، بەڵام مشکلەکەمانەوەیە کاتێ نەوتی کەرکووک کەوتە ژێر دەسەڵاتی هەرێمەوە ئەوایە هەرێم مامەڵەیەکی باشتری بکردایەوە لەو کاتە کە گەیشتە دەسەڵاتی هەرێم ئەلانی بکردای کە من پترۆدۆلارەکەتانە دەمێ، ئەگەر نەوتی کەرکووک بێ نەکو پترۆدۆلارەکە وایە بیوتە نیوەی ئەدەینە خەڵکی کەرکووک لەبەرەوەی معاناتێکی زۆرەیە فەرامۆش کراوین چەندها ساڵە کەرکووکە چەوسێتەوە، لەبەرەوە ئەوایە حسەیەکی باش بۆەوەی ئێمە کە حسارمان لەسەرە لەلایەن حکوومەتی ناوەندەوە ئەوایە مامەڵێک هەرێمی کوردستان گەلێ باشتر بواە لەوەی لەبەرەوەی نەوتی ئێمە نییە بە تەنها نەوتی هەموو خەڵکی کەرکووکە بە هەموو نەتەوەکانەوە. زۆر جاش باسیەکەن زۆر جاش تعلیق لێدەن کەوا نەوتەکەی کەرکووچەی با چۆنە ئەمە عەلەنی و ئاشکرایە. اینجا بیرێکیان لێ کردەوە کەوا پترۆدۆلارەکە بدەن پترۆدۆلارەکە ئەو مەبلەغە نییە کەوان دەڕێن. ئێمە کاکاوا داگای لێتی 6,000 خەڵکمان تاین کردووە کەوا پشتی خاوەن شادن ڕازی بوونە بەو مەبلەغە کەمەکەوە بژێوی ژیانیان دابین بکە. تعینات نایە تعیناتی قایمەیەک دێ بۆ برادرانمان لە شەریکەینەوە چەند قایمات و یە کوردێکیتیان نەبووە هەمووی عەرەب بووە ئیلغایان کردەوە وتیان بە هیچ شێوەیە قبوڵ ناکرێ. دکتۆر نەجمەدین بە هەمان شێوە ئەو قایمەی نیوەی کورد نەبێ حەقی خۆشمانە عینەمە وەکو سیاسەتی باز قایمەکە هەمووی عەرەبە و یان هەندێک تورکمانی تایە بەڵام بەو نسبێوان نییە بەڵام کوردێک یان دوانی تێکەن و تاوەکو ئێستا کورد تەعین نابێ. ئەگەر وەختی باز قەناعەتی بە 4 تەموز نەبایە تەعین نابووی سە بە شێوەیەکی ترە و هەر لە بەغاوە ئەمرەکە دەرەکەن و تەعین یەکەن لەبەرەوە ئەو پترۆدۆلارە بڕێکی باش کورد. زۆر باش ئێستا حکوومەت هێرێم بە دیاریکراوی حکوومەت هێرێم ماوەڵێکی باشە لەگەڵ کەرکووک خرا. حکوومەتی هەرێم من پێم وایە ئەگەر بە بەشێک لە هەرێمی کوردستانی بزانێ و بزانێکەوە کەرکووک پێویستی بە هاوکاری و داما نەکو بڵێ من 10 ملیۆن دۆلارە دەم و 2 مانگ 3 مانگە و وەعدشیدا ساڵێک 2 ساڵ بدات کە نەوتەکە بووە نەکراوە ئەمانە و ئەو پرەپارەی نێریە بەشی هیچی کەرکووک ناکە. زۆر باش ئێستا ئەوەی کە پێشتر باز دەکرا کە ئێستا حکوومەت هێرێم ینی نەوتی کەرکووک هەناردە دەکات لە بەشەکەی خۆی بەردەوام بەڵام حکوومەتی عێراق ڕای کردووە لە چەند کێڵگە ئێستا هەرێمی کوردستان ڕۆژانەوەی کەرکووک ئاوانە و ئەوەکەی تر
لە دوو چێلکەوە بەڵێ چەند هەنار دەکات ڕۆژانە چەند هەنار دەکات واللهی بتڵبنا 300,000 بەرمیل بوو مەعین هەبا هەردکەوە بەڵام ئێستا و داهاتنەیەەوە بۆ خەڵکی کەرکووک و پترۆلەکە بەتەواتی نادە بێ پتر دۆلارەکە نادرێ وەکو پێویست نەخێت بۆ کارەکەی سێوەکو ئەنجومی پارێزگا داوەتان کارەکەی بڵێم ئەبێت لە خۆیان بپرسی ئێمە بەڕاستی کەرکووک ئەوەیە کە دانیشتن بکرێ و بە عالەنی بۆ شتێکی شاراوەی تیان نەبێ بڵێن ئێمە پترۆ دۆلارەکە کە سەقاقی کەرکووک ئەوە نەیە بەڵام من نەگەڕێمەوە ئەم قسەشم لە کۆمنەوەی بەرامبەر دکتۆر کردووە کە ئێمە بۆچی ڕازی بین بەوە ئەگەر حکوومەتی بەغاوتی قبول ناکەم تەعامل بکەن لەگەڵ هەرێمە ئەگەر وتی باش ئەمە شتێکی نابێمە لەبەرەوەی ئەم مەبلەغاتاندا تێپارەی پترۆ دۆلارەکەی ئەوە نییە بەڵام وەکو دکتۆر سەردانی بەغای کردو ڕازی بوو عبادی کەەوە پترۆ دۆلارەکە لارێن بگرێ بەڵام حکوومەتی ئێمە نەوتی کەرکووک ئابێن نیوەی پارەی نەوتی کەرکوو بگەڕێتەوە بۆ کەرکووک بە شێوەیە کە شتێکی جزئی بدەنە کەرکووک ئێمە بەڕاستی خەڵکی کەرکووک ئاگاینی ئێمەمانەیە ئەو برە پارە بگاتە دەستی هاوڵاتی کەرکووک کە بە حەقی خۆمانیسە کەواتەی وەکو ئەنجومی پارێزگای ئێستا نازان هەرێمی کوردستان چەند نەود لە نەوتەکەی ئەوە هەنار دەکات ئێمە بەڕاستی ئیستحقاقی خۆمان نازانین چەندێکێنین ئەوەی ئەزانین کەوا بڕێک پارە تەرخان کراوە کە ساڵێکیش بدەن ساڵەکە نەدراوە ئێستا بوونم نەگە هەرێمی کوردستان لە کێوە نەوت هەنار دەکات نەوتی کەرکووک لاوەتی پێشمەرگە هاتێتەوە لە ساڵ 2014 سەن و هاوانەیان بەڵێ زۆر باشە لەو کاتیەوە لە سەڵات چەندی مەسەلەن ئەو مافیان داوە بە خەڵکی کەرکووک لە نەوت لە پارەی نەوت لە داهاتین لەم دوایە دەجە و عەلامی و کۆمەڵی شت کرا هاتنە سەرخەتکەوە دانیشتن بکەن لەبەرەوەی ئێمە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کتابێکی نووسراوێکی ڕسمیمان کرد بۆ هەرێمی کوردستان بۆ ئەنجومەنی سەرۆکایەتی هەرێم وەزیرانی هەرێم لەگەڵ بەغا کە ئێوەش هەماهەنگ بن لەگەڵمانە هاوکاری جوامێنانداوە ئێمە ئامادەین بەڵام تەنها بەرەقەیەک بوو کە ئامادەن زۆر باش ئێستاگەر من لێت بپرسم لە ستا چەندی حەقی خەڵکی کەرکووکیان داوە لە داهاتی نەوت و لە پترۆ دۆلارەکە پێ دوایە پترۆ دۆلارەکەیە ئەوش جزئێکەنی هەمووی نییە بێنە لە 150 دەبێت مافەکەی داوێنە پترۆ دۆلارەکەی ئەگەرەک و لە 150 بدرێن گەری هەموو ئەو نەوتاڕوە نیوەی بدرێتە خەڵکی کەرکووک فەرمووی سوار بە حەکیم پترۆ دۆلار بە یاسا تەنزیم کراوە یعنی لە میزانی اتحادیە هەبووە ینی کە بەردەوام بووە کەرکووک هاتووە لە میزانی 2002 با بڕین بەو شێوەیە بووە کە لە هەر بەرمیلێک نەوتی بەرهەمهێنرا و $1 جاکرێتە بۆ پارێزگای بەرهەمهێن لە هەر بەرمیلێک نەوتی مکەڕەر واتە تەسفیەکرا و $1 لە هەر 150 متر مکعبی گاز $1 جاگەر پارێزگایەک هەر شێشتەکەی هەبێ ئەو ڕەنگە حسی زیاترێ بە تاکید ئێمە نەوت ئینتاجەکەین بەرهەمەکەین ئەو نەوی تۆ ناردنە دەرەوتوتی بەرهەمهێنان ئینتاج نەفت لە کەرکووک کە پترۆ دۆلار هەبوو ئێمە بە جۆرەی و قانونە یعنی لە هەر ڕۆژێکە ئەگەر 400,000 بەرمیلمان ئینتاج کردا $400,000 بۆ خرا سەر حسابی کەرکووک ئەمە وەکو خۆی باسیەکەم ئەوسا اقتصادێکی ئینفجاریمان هەبوو پارێکی زۆر بەش هەموو شتێکیە کرد ینی بە شێوەیە کرد وەکو کاگازات فەرمووی 6,000 کەسیشی پێداعینکەی بە شێوەیە کرد کۆمەڵێک پرۆژەی تریشی پێ بکەی بە شێوەیە کرد کەەوە کارەباشی پێ بکڕی بۆ میزانی ساڵی 2014 لە خۆتەی میزانەکەەوە دانرا بوو کە بکرێت بە $5 ینی لە 500 بەرز کرێتەوە تەمان ئەوە تۆزێ قورس بوو اعترازاتی لێکرا کێشە نیە بەڵام یەکەکەش نەکرا یەکەکەش دێبێت ئێستا هەرێم ئێستا بەڕقە وەریگری با ئینسان منصف بێ باڵێن یانەگەر کەرکووک ڕۆژی 300,000 بەرمیلیش من باسی ئینتاج ناکەم لێرە مفروزە ئینتاج بێ بەڵام باڵێن ئەوەیە کە هەرێمی دەینێرێ
ئەکاتە ڕۆژی 300,000 دلار. ئێستا هەرێمی کوردستان 300,000 بەرمیل ڕۆژانە لەو دوو کێڵگەی ئەگەر من دقیق ملانیە من لە نزیینەوە تو گاز نیم. ئێوە ئەنجومەنی پارێزەرلاتان ئێمە ئەنجومەن ئیش ناکەین بە لیجان ئیشەکەین هەموو کەسێک بۆی نییە بڕاتە نەوتەوە بڵە چیەکەی چی ناکەی. ئێمە بە سیستەم مەفرۆزنی ئێوە ژاگەدار بە خەڵکی کەرکووکی ژاگەدار بە شەفاف بێنی نەوتەکە چەندە ڕوا چەندتان بەردەکەوێت بەتاکی دوای بێ بەڵام ئەمە سوڵتەیەکی جێبەجێکا دەیکا هەم لە کەرکووک و هەم لە هەرێمی کوردستانیش پەرلەمانەگای لێ نییە تا ئەنجومەنی پارێزگاگای لێبێ بۆ پەرلەمانی کوردستانەگای لێیە بۆ وەزیرەکان وێرەزانن تا من میزان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کەوتەوەکو ئەوی کوردستان ڕقەمەکەم لا گرنگە 300,000 بەرمیل ئەکاتە 11 میلیۆن دینار لە مانجیەکە 10 میلیۆنەدا ماڵیاوە بێ من ئەو لای من گرنگە ئەوەی لای من گرنگە 10 میلیۆن دلار 11 میلیۆن دلار بێتن مانکانە بێتە ناو چکە تۆری بیر دەچێ مەس ئەکاتە 120 میلیۆن دلار لە ساڵێکە ئێمە زۆرە بەڵێ ئەیدات من ئەوەی کە بیستم لە خودی پارێزگاوتی بەڵێ بەردەوام دێت لەو ڕۆژەی تفاقی کراوە من نازان پێشتر سابقی ینی بۆ حسابی ڕەنگە 4-5 بانک بێ من نایزان من ئەوەندەی ئاگادار بەس ئەوە دێ ئەمە لێم بپرسی بڵێ ئەنجومەن چەندی ئاگاداری سەرفکردنی ئەو 10 میلیۆن دلاری ڕێم نازانم ئەوەش دەبێ ئەنجومەن نەزانێت ئەوەی پرسیارەکەی نایزانم ینی ئێمە کارێک لە خەلەکە لە خۆتانەوە خەڵک لە خەلەکە لە چۆن ینی فەرزەن ئێستاکە نە ئەنجومەن وەکو سەرۆکایەتی وەکو لیستەکان وەکو 5 کەس ئیمزای نەکردووە بڵێ سەرۆکی ئەنجومەن بێ زەحمەت ئێمە داواکەین وەکو ئەنجومەن بزانین ئەم پرسە چۆنە ئەگەر مناقەشەیەکیش کرابێ لە ڕێگای میدیاکانەوە لە ڕێگای ئەلامی پارێزگاوە لە ڕێگای دانیشتەکانی بینی سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگا و پارێزگارەوە باس کراوە زۆر باشێت پێدا ئەو پەترۆ دۆلارێک کە بۆ کەرکووی پێ دوایە ناچێتە خزمەتی خەڵکەوە ینی بەتاکیت ینی ئەو پێدرۆ دەدار شوێنی پڕ کردوێتەوە ینی کەرکووک قەرزارە کەرکووک قەرزاری مقاولە قەرزاری پرۆژەیە قەرزاری خەڵکە ینی خۆشتێک نیە تۆ بۆ معلوماتت کاکە ئێمە زیاتر لە 100 میلیۆن 100 میلیار بەس هەر هین کارەبا قەرزاری هەر میلیار ینی پرۆژەی ئەوی دوێنێ کاک لژنەی نەتوخواست باسییان لە 7 میلیارد دینارە کرد کە قەرزارین بە یەک و بەرهێنێکی کارەبا ینی ئێمە بیدەینەوە کەسا باسی کۆکردنەوەی پاراکەین بۆ پاکردنەوەی ناو شار خۆمانای وانە لە بیانەوەی پاشەکەی نەخێر قەرزارین گاردانێکی باش دەکرێت شارێکیەوە دۆڵەمەند ئەوەندە قەرزدار بێت ینی بەشێکی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی استراتیجیەک بۆ ئایندە ینی تۆ ئەو پارەی کە هەت بۆ خەرجت کردووە بە قووەت بە زەخمێکی بەهێز پاشەکەوتێکت نەبووە ئەمە یەک ئەنی بەشێکی ینی دوو بەشێکشی بریتە لە سوئی پلان ینی بۆ نمونە ئێمە وەختی خۆی کە کێشەی کارەباوان هەبوو وتمان 4 ڕێگە ئاگرینە بەر یەکەمیان بەگەڕخستنەوەی وێزگاکانی بەرهێمێنانی کارەبا دوو دروستکردنی وێزگەی کارەبای نوێ بۆ نمونە سێمینی کڕینی کارەبا ینی چەندەن شت بوو بەڵام ئێستا بۆمان دەرکەوت کە ئێمە کە دەستمان کرد بە کڕینی کارەبا ئەوانەی ترمان بۆ نەکرد زۆر باشە کاگازە دەگەر بێمە وڵای بەڕێستە سەبارەت بە پرسی ئاوارەکانەوەی کێستا لە کەرکووکە سەبارەت بۆ بڕیارەی وەزارەتی ناوخۆی عێراقیش کە داوای کرد و ناسناوە بەو ئاوارەنەوە بۆ کەسان بێت کە 3 ساڵ لە کەرکووکن ئەمە چۆنە ئێوە چۆن تەعامل لەگەڵ دەکەن من پێشەوە بێ مەسەرە وەکو کاگاوت فەرمی ئێمە ئەو پارەیە کە دێت بۆ کەرکووک تاوەکیسە حسابێکی مەسرفیەمان بۆ نەکراوە چ لە هەرەمێ چی لە کەرکووک بێ ئەو پارەیە دانرێ و خەڵک بزانێ مەسن من و کاکاوا دەندامی ئەنجومەن بڕێ ڕەسیدی کەرکووک چەندێکە مانگانە چەندێکی بۆ دێ زۆر گرنگە مامەڵی ئەوە بکرێت دەستی دەست نەبێ شخصی نەبێ حسابی مەسرفی هەبێ بۆ نەوتی کەرکووک بۆ پترۆ دۆلارەکە ئێستانیە تایسە نەکراوە بۆ وەکەیتر ئێمە دیارە بە حکومەوەی کە 115,000 خێزانی ئاوارە لە کەرکووکایە کاتە 650,000 نفوس زیاتریش ئەمانە لە پاش هاتنیان دیارەبارێکی قورسە زۆر لە ڕووی کارەباوە حسەی نیوەی حسەی کارەبای کەرکووکە درێتە ئەوان لە ڕووی تەربیە و تعلیمەوە 6 زانکۆ کراوەتەوە بۆ ئاوارەکان ئەمانە هەمووی پێویستی بۆیە بە قسامی داخلیە بە ئیمکانیەتە لە بەغاوە یەک پشکە نانێنرێت 15 ملیار تەرخان کرا
بۆ 25 میلیارد بۆ نەجەف کەربەلاتە بۆ نەجەف تەرخان کراوە ڕەنگە 30,000 خێزانیان هەبێ لە مقابل ئێمە 15 میلیاردمان بۆ تەرخان کراوە 115,000 خێزانمان لایە تەماشاکە ئەو وەزعانە هەندێک پرۆژە هەیە پرۆژەی بۆ خێزانە فەقیرەکان مقارنە ناکرێت کەرکووک داوامان کرد کە و خێزانە لەوێن ئەو پرۆژانیان بۆ بنێرن بۆ کەرکووک ئەڵێن نە ئەو پرۆژانە با بمێنەکەیە گەڕێنەوە تەماشای ئەو ئیزدواجیت کە ئێمە ئەوەیە کە پاش ئەوەی کەم ئاوارانە هاتن لە دوای حوتەشمان ئەمە ساڵێکە بێ بڕیاری دەرچوو لە وەزاری ناوخۆوە نەسەکەشمان لایە لە ئەنجومەن ئەڵێ تەمەنەمە ئامە بۆ هەموو پارە نەکو تایبەت بە کەرکووک نیش باسی کرد شاخەوان ئەڵێ هەموو فەردێک بۆی هەیە بەڵاگر بە کوتوبێ کاتماکەپاسەکەی بۆی هەیە نەقلی نفوسی بک بۆ هەر جێگایەوێ ئەمە کە ئامگشتگیری کردووەت مەخسەدەکەش کەرکووکە کام خەڵکانە بۆیان هەیە لە کەرکووک بمێنەوە لە کەرکووکە نفوسیان نەقلکەن نازناویان بگۆڕن ناویان بگۆڕن ئەمە لە پێناو جارێکی تر سیاسەتێکی شۆڤینیانەیە تۆبۆغرافیم شارە و زۆر باش لە کاتی خۆیان ڕەتمان کردەوە بە کتابی ڕسمی تایبەتمەندی کەرکووک و جێبەجێ نەکردنی هیچ دایرەیەک و ئاگدار کراوەتەوە و قبولیش ناکەن لە هیچ دایرەیەک ئەمە بکات تاکیدێکی شاوانی کە ناوچەکانی ئازاد کرا بە تاواتی گەڕاونەتەوە نەخێر نەگەڕاونێت بۆچی ناگەڕێنێتەوە ناگەڕێن و دیالە ئازاد کراوە پارێزگاکان ئەرێمان ریدوم مەسلەی مەزاهی باتوتە مەدان محافزەکان شیعەیە و ئەوانەی ئاوارن سونەن ئەڵێن مەترسینیە لە سەرایندەی کەرکووگەرەوە مەترسی هەیە و ئێمە بڕیاری ئەنجومەنمانەیە کە دیالە بگەڕێتەوە لەبەرەوەی لە 100 منطقەکان ئاوادان کراوەتەوە و تکریت ڕۆیشتونەتەوە لێ عەدەدی چەند عەدەدێ بەڵام بۆ کەرکووک کاتێک کە ئێمە ئاگداریانەکەنەوە بڕۆینەوە دێتە سەر خەت هیومان ڕایتۆت منەزەمەی عەفوی عامی دووەلی لەگەڵ ئومە متحیدا کۆمەڵێ دەستێوەردان لە ئیشمانەکەن ئێوە بە زۆریان نێرنەوە باشە ئێوە ئاوارەکانی سووریا و عێراق بە گولە مەعامەلاکەن بۆچی بۆ ئێمە ئاوا زۆر بەو شێوەی مامەڵە لەگەڵێ کاگاوە دەبوو کە توش پێ دوای مەترسینە سەرایندەی کەرکووک هەر بە تاکید مەترسیانی تۆ ئەگەر حتا زروف تەبیعیش بێ هیچیش نەبێ قەت تەسەور بکە هەر هەمووی بڕاتەوە خەڵکێک هەیە هیچی نەماوە لە کەرکووک ئێساکە کاروکاسپێکی ئەوە هەر ناڕوە ینی لە دنیاە ئەم حرەکەی هیجرەی قەسری کە پێێن حرەکەی قەسری قەت وەکو خۆی نایەتەوە بەڵێ سوپاس بۆرێک لە بەڕێزان ئازاد جەباری ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئاوات محەممەدەمین ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە لە سەدوی سەرەکی لەگەڵ ماوە سوپاسیش بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەوکارانم خواتان لەگەڵ